بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادگای فیدراڵی ناردنیەر بەڕەپارێکی بۆ هەرێمی کوردستان ڕەت کردەوە لەسەر داواکاری پەرلەمانتار مستەفا سەنەد ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. دادگای فیدراڵی ئەمڕۆ خوێندنەوەی بۆ ناردنی 400 میلیارد کرد و بڕیاریدا کە لە مەودەی بڕەپارێک بۆ هەرێمی کوردستان لە دەرەوەی یاسای بودجە نەنێرێت. لە بڕیاری دادگاکەدا باز لەوە دەکرێت ئەو بڕیارە پشتی بەستووە بە یاسای بودجە و یاسای ئیدارەی مالی و باسیش لەوە دەکات کە ڕێکەوتنی سیاسی جێگەی دەستور ناگرێتەوە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی بڕیارەکە دەکەین. لە مەودووە سوودانی دەستی بەستراوە یاخود دەتوانێت بڕەپارێک بۆ هەرێم بنێرێ؟ ئایا ئەمە دەکرێت بکرێتە ڕێکەوتنێکی گشتگیر بۆی کە لە یاسای پرۆژە یاسای بودجەی 2020 ڕێکەوتنێکی گشتگیر بکرێت و لە چوارچێوەی یاسادا بێت بۆ کێشانە دووبارە نەکرێتەوە؟ هەروە لەسەر مەسەلەی دۆلاریش قسە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بڕیار ڕەشید پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ، هەروە لە دۆکشە و دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک دکتۆر بڕیار لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی کە ڕەتی کردەوە هیچ بڕەپارێک لە دەرەوەی یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت. ئەمە وا دەکات کە دەستی سوودانی ببەستێت لە مەودا نەتوانێت و 400 میلیارد کە بڕیاریش لێ درابوو بینێرێت؟ قرارەکانی محکەمەی ئیتیحادی قراری یەکلاکەرەوەی لە مودەی ڕابردووشە مناقشانە کراوە. تەمان ئەمە دوای دانیشتنەکانی لایەنە سیاسیەکان و ئەتوانین بڵێن ڕئیس حیزب و ڕئیسی پەرلەمان و ڕئیسی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ماڵی مام جەلال کە کۆبنەوەی کرایەکەم بۆ کارەکردنەوەی لیژنەی مادەی 140 دواتریش بابەتی 400 میلیاردەکە لەوە هات. بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە، ئەنی وەکو ڕێکەوتنی سیاسی دکتۆر پێشتر ڕێکەوتنی سیاسی لەسەر کرابوو لە نێوان لایەنەکە هەموو بابەتێک لە عێراقا بەبێ ڕێکەوتنی سیاسی پێشوەختە نابێت، چ لە هەڵبژاردنەکانەوە بێت، چ لە تەنفیزی بەرنامەی حکومەت بێت، چ لە دیاریکردنی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە بێت، چ لە هەڵبژاردننی کابینی حکومەتەوە بێت، لە دانانی وەزیر. هیچ قەرارێک لە عێراقا بەبێ ڕێکەوتنی سیاسی پێشوەختە نەبووە. ئەم جوهدانەی یەکێتی نیشتیمانی بۆ ئەوە بوو کە 400 میلیارد بگاتە هەرێمی کوردستان و لە پێناوی بودجە و لە پێناوی با بڵێن موچەی هاوڵاتیان سەرف کرێ. بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە، ئەو کێشەیەوەیە کە پابەند نەبوونی حکومەتی هەرێمە بە قەرارەکان یا بە ئیتیفاقیەکان یان بە بڕگە یاسایەکانی لەگەڵ عێراقا هیچ ڕێگە با بڵێن لە مودەی ڕابردووشە قانون دامی ئەمنی غەزایی کە لەلایەن حکومەتەوە نێردرایەوە بۆی کاری لەسەر بکرێت ڕەت کرایەوە. باشە دواتر هێواش دوایەوە ڕوونکردنەوە دوایە کە پەرلەمانیش کاری لەسەر کرد، ئەو کاتەوە جانبی مالێکی و تەوزیحێک دراکە ئەوەی کە بودجە نابێت مەفروض قانون دامی ئەمنی غەزایی جێگەی بگرێتەوە، ئەو کاتە توانیان با بڵێن هەنگاوەکە تێپەڕێن. واتە ناتوانێت حکومەت بابەتی جانبی مالی صرف کات بۆی حکومەت هەنگاوێک بنێت. کورت و مختصر بەم شێوێ بۆی حکومەت بەرنامەیەک جێبەجێ بکات. ئەم بەرنامەیە مەفروضە قانونیەکە بێ لە پشتیەوە. ئەم قانونە لەکوێ ئەبێت؟ یاسای بودجێ؟ نا مەبەستم هەر قانونەکە لە پەرلەمانەوە بێت. واتە پەرلەمان کاری دەرکردنی یاسایە، حکومەت کاری جێبەجێکردنی تەنفیزکردنی یاسایە و بێگومان پەرلەمانیش چاودێری جێبەجێکردنەکەی کات. بەڵام کێشەیەکمان هەیە لێرە، ئێمە یاسای بودجەمان هەبوو لە مودەی ڕابردووە، لە بەرامبەر ئەم یاسای بودجە کە حکومەتی عێراقی پارە بنێرێت، حکومەتی هەرێم لە بەرامبەریا چی ئەکات؟ 250,000 بەرمیل ڕۆژانە بە سعری سۆمۆ ئەنێرێت بۆ بەغداد. باشە تەسلیمی بەغدایەکات. ئایا ئەمەی نەکردو حکومەتی هەرێم؟ باشە بەڵام لەگەڵەوەشە ئێمە وەکو هەم فراکسیۆن هەم وەکو هەوڵەکانی مودەی ڕابردوویەکی نیشتیمانی هەوڵمان ناوە لەگەڵ ئەم خەلەلەی حکومەتەشە کە کراوەکو حکومەتی هەرێم هەوڵمان ناوە هەرچۆنێک بێت چکە بەشێکی زۆری بابەتەکان کە لە عێراقا بە علاقات و بە پەیوەندی حیزبی و بە ڕێکەوتنی سیاسی ڕات جێبەجێ بکەین. بەڵام قرارەکەی محکەمەی ئیتیحادی وەکو قرار یعنی یاساییە و قرارێکە وەکو وتمان قابلی تەعن نییە. لەمە دوای هیچ بڕەپارێک ناتوانێت لە دەرەوەی یاسای بودجە بنێرێت بە 400 میلیارەکەشەوە لە دەرەوەی یاسای بودجە ناتوانێت بنێردرێت. لە قراری محکەمەی ئیتیحادی ڕوونە، قسەکەیان زۆر بەڕوونی بە حکومەتی سوودانی وتووە قرار دوجار هەنگاوەکانی ئەوان، بەڵام بێگومان ئەوان ئەبێ پابند بن بە قرارەکانی محکەمەی ئیتیحادیەوە. بەڵام باشە 400 میلیارد دکتۆر هەڵایەکی زۆری لەسەر دروست بوو وەختە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی وتان
دەستکەوتی ئێمەیە پارتی وتی دەستکەوتی سەرۆکی حکوومەتە میدیای گۆڕانوتی وەزیری داراییە بەڵام ئێستا لەمە دووە ئەو بڕەپارەیەش نێت طبعا ناکرێت وەکو جارێ پێشێکی وەکو تیمی حکومت بوترێت دەستکەوتی حکومەتە چ وەزیری دارایی بێیان چ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بێت چکە حکومەتی هەرێمی کوردستان پێویست ناکامە بکا بە دەستکەوت تەنها ئەوەی کە لە سەرێتی جێبەجێ بکات ئیتر نابێ بەخەبەر ئەگەر ئەوەی لە سەرێتی نردنیم 250,000 بەرمیلە بینێرێت پێویست ناکات سەردان بکات پێویست ناکە کۆبوونەوە بکات پێویست ناکات بیکا بە دەستکەوت پێویست ناکە بڵێوە دەستکەوتیان بوو بەڵکو تەنهاوی کە لە سەرێتی جێبەجێ بکە حکومەتی عراقی مجبورە و فەرزە لە سەریکە بینێرە بەڵام ئەوەی کەوتومانە لە مودێر ڕابردووە وەکو حیزبیین بەڵێ لە مودێر ڕابردووشە جارێکی کە چەندین جار 200 میلیارد نێردراوە هەر بەدەستی بووە بە دەستکەوتی یەکێتی نیشتیمانی بەزێکێتی کردوێتی ئەمەی ڕابردووش زۆر بەڕێ بۆ جارش ناچن بهێنن مادام ئەگەر بەدەستکەوتی یەکێتی بوو بێ ماوس لەبەرەوەی لە مودێر ڕابردووە زۆر بەڕوونی توانیمانە ئەمە بکەین و ئەم جارش توانیمانە بەڵام ئەمە قراری محکمەی اتحادی لە پشتەوەیە بە محکمەی اتحادی خۆی ئەڵێت کە مەجبورە حکومەتی هەرێم ئەبێت لە بەرامبەری ئەرکەکانی کە لە سەرێتی جێبەجێکە نازانم بابەتەکە بۆ جەناب ڕوونی یا ڕوون نییە لە مودەی ڕابردووە هەوڵەکان بەو شێوەیە بووە یەکێتی نیشتیمانی هەوڵیا و جێبەجێی کردووە کەسێک نەبوو لە محکمەی اتحادی شکات بکە و محکمەی اتحادی خۆی نایەت قسە لەسەر بکات بەڵام بۆ ئەم جارە 400 میلیارد هاتووە لە 2022 هەمووی بە هەوڵی یەکێتی بووە بەڵێ وەکو هەوڵی حیزبی بەڵێ هیچی بە هەوڵی حکومەت نەبووە ئەزانی ئەمە بەچی ینی بەڵگە هەیە لەو بارەوە لەبەرەوەی ئەگەر سێری بەرنامەکانی بۆ نمونە ئەستی نەسەر بابەتەکانی کە من حەزەکەم قسە سەرپاری جوتیارانەکەین وەکو جەنابە پێشتر باس کرد قسە لەسەر مەوزوعی مەلەفی نەوتەکەین قسە لەسەر و بابەتاناکەین مۆزوعی هەوڵی حکومەت شتێک نییە حکومەت پێویست بکە هەوڵی بۆ بە حکومەت ئەرکێکی لەسەرە جێبەجێ بکات پێویست بە هەوڵ ناکات ئەمە ڕوونە یعنی حکومەتی هەرێم پێویست ناکات سەردان بکات پێویست ناکات وەفد بنێرێ ڕۆژ و دوو ڕۆژ کۆبوونەوە بکات و دواتر بڕاتەوە بەدەستکەوت حکومەتی هەرێم ئەرکێکی لەسەر شانە لە چوارچەوەی یاسای بودجەیە نردنی 250,000 بەرمیل ئەوە بنێرێت نەپێویستی بە هەوڵی یەکێتی نیشتیمانیە بێ نەهەڵ پێویستی بە هەوڵی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و پارتی دیموکراتە بێت دێمەوڵاتە کاک جەمال سوپاسی ئامادەبوونی بەڕێز شت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێز شت بزانم بە حکومەوەی کە بەرلەوەی لیژنەکە هەڵبۆشێن تۆ بەڕێز زەندامی لیژنەی داراییش بووی ئەو بڕەپارەی کە پێشتر دەهات هیچ بڵێن لە هەر ڕێکەوتنێکی سیاسی بوو بۆیە گرفتی بۆ دروست کراوە لەمە دوایش ئەم بڕیارەی دادگای فیدراڵی گرفت بۆ پشتگیرێم لە چوارچێوەی یاسای بودجەش دروست ناکە بله زۆر سپاس سەڵاوەت خودلتە و هەمی میێوانێتە و هەمی بینەر و بیسەرێت قەناتە هەوە بن ئەف بابەتە ڕێککەفتنەکە سیاسی بوو ناوبەینە هەردوو سەرۆک وەزیراندا بەرینۆکە ئانشان دێ هەرێمێ و گەل سەرۆک وەزیری عێراقێ بەڕێز کاظمی طبعا هەرێم پابەند نەبوو بودجە 2021 بەدیلێ vê ڕێککەفتنە کۆ بودجێ داهاتیەکردن ئەف ڕێککەفتنە هاتە تزانی دەولەتە عێراقێدا هەر پارەکێ بێتە سەرفکردن بێتن دوو تشت هەبن یا یەکێت بژنێ تەخسیس مالی یعنی پارەک بۆ تەرخان کردبیتن بودجێدا یان جیت یاساکە داراییدا یا دوێت بژنێ غیتا قانونی وێ چارچۆڤەیەکی یاسایی هەبیتن غیتا قانونی تاکە جهێ تشێتن ئەوێ يعني غطاء قانوني بدأت هر صرف كرناك باري الدولة عراقي دا برلمانة اول اش دروي في هاد بوكرن صرف كرناوي فينافي بو حتى انه كما تشبه ناسبو نبوينا منت زانيه و تعويضاك دنا فرمانبرت هرمي یان قرضك دنا حكومت هرمي یان جي هاريكاريك دنا هولاتيه هرمي ما چه پێناسەبوو وی پارەی نەبوون و مەچەند پرسیار جیت کە ڕاستی حتا و کەژی دەستمەنە کەفتیە ئەو ڕێککەفتن کام نزانین یان نوێسایە ئانجی بتنێ شەفەهی بووە دەستمەنە کەفتیە و مەچەند پرسیارجی کەرەم نەگەهشتینە چ حەقەتە ئەڤرۆکیاوەکی دادگەها فێدرالی ئەف بابەتە ڕەتکردی هیچ عەلاقەت پشکە هەرێمێڤەت بودجێدان نینە ئەڤە دوو بابەتێت جودانەوەکی ئەڤرۆکیا پەرلەمانتارێک یان چەند پەرلەمانتار چۆین الشكايتكري المحكمة الاتحادية شكايتها كري كوچونكو اف بارا چي ياسايت برلماني دنگل سرداي تدانين وجبر هندي جيت بيتن دادگاه فيدرالي نچار بويا كو بيجيتن اف بارا چه چارچوبت ياساي دا بحث نهات يكرن چونكو سيستم عراقي اويا
اري فرمانبري ما مستحقه كو افروكا اف 400 مليار يعني 200 مليار مانغانا و دو مانغابون جبنا برينا بيجي نخير فيابا اگر تو سحكيه مثلا بودجه 2021 یا جريده وقائع دهات یا بالا فكرن جماره فرمانبرت هرمي يتهاتين جدول جيم دا جدول القوى العامله المموله مركزيا في الدوله العراقيه دبینی 682,021 کسن اف 682,000 بكيمي اوا اگر تو بزفري بينش بودجادا تو ديفي جماري بيني معناه تشنا وجوان يعني اف جماره همي او ان اي بكيمي موظفه الدوله العراقيه اش 5 ساله زيادتر ما تش موظفين 5 ساله زيادتر الدوله العراقيه اش 500,000 كمتر ور بگريد 500,000 ضربي 682,021 كسبك ديدر كفيتن 340 مليار زيادتر حيوانه فيتن حكومه بغداد پنریتن بو هرمه بو چینه هنارتیا چونکو یا ایک اتفاق يعني نهاتينا وك اف مافا بحث بينا كرن هندي كو كريا اتفاقك يعني همي باكيجا هرمه ظلم كتيتا كرن او ظلم همي نا بغداد بتن تحمل مسؤوليته ويت كاد بلكو هندك شويه تشد بيتن هندك جارا شاشيت هرمه نجي بونمونه بابت موشيت فرمانبرا ظلم الهرمه تتكرن بابت تنميه الاقاليم تشتكي تش علاقات بركفتنينا وحتى بوجا 2019 جي تنميه الاقاليم تهات هرم بابن نبا بوجا 2021 حكومه هرمه داخاز كير او جي ببيته بشكش بوجا هرمه يعني داخلي بوجا هرمه بيت وقت بويا بشكش بوجا هرمه وقف كي داخل ركفتني بوي او جهاتنا ام خسارات بو 638 مليار دينارا هرم خسارات بو بس چونكو هرم داخاز كر اوجي ابيادي بتاكيدان هند تشتي هيد في بوجابت دا وتن افشاشيا نينكرن هرم وت موچه فرمان برا خاص کتن پر رسمی و ام موک فراکسیون اگرتو مال برا شکایت کی بکینم جل محکمه اتحادی کو اف تعویضات موظفین وتن بندان ما حتى که شکایت نکربو چونکو 200 مليار ناوی فرمان برید هریمت هات بس مادام هات برین ايضا فيتن يان ام يان حكومتها هرمي او جي بتشيتن شكايته بكتن السيرفي باباتي فيتن هرم هيج رنجكي قبيل نكتن جاب تنميه الاقاليم باتفاقيه هرمي فبيتا جريدان وقالك تشتي وصايه هي باشا وتد بنياز نيو سكالا لسر هرمتو ما دكان لسر العراق لسر بوجي بريفيدان باريزغاكا نخير السر عراقي السر بابت تعويضات الموظفين ما 682,021 فرمانبرت هند بودجا 2021 دا هیچ پاره بو هرمی نهات یل سروی ناوی او جی تقریبا مبلغه که ی باشه اگر مگوتی بکیمی 340 مليار وتن حيوانه بين اگر تو كيمترين مچابوب داني كو 500,000 باشا كا دكتور بس اويك ما بس موكا كيشبو ياساي بو بروج بشكيريم دروزناكا چونکە باز دەکەم ساڵیش حکوومەتی رێمنیازیەوە بوو کە بڕە پارەیەک بێت وەکو 200 میلیارەکەی ساڵانی ڕابردوو هەر بڕە پارەیەک بێت منی نەوت تەسلیم نەکا ڕێکەوتنێکی گشتگیر نەکرێ یعنی دوای ئەو بڕیارەی دادگای فیدرالی جگە لە ڕێکەوتنی گشتگیر هیچ لە چوارچێوەی یاسایە هیچ بڕە پارەیەکی تر بۆ هەرێم نایەت بە کورتی بە دوایی دێمەوە خزمەت بەڵێ يعني الدي بديتنا من هيج بارك دينايتن يا ايكش دو بجاردانا يان ده هرم بهمي و پابند بيتن يان جي هرم تشج بغداد ناورگريتنو اتبيتن قيناغا بيدا اگر نافمالا شيعي استقرارك بكفيته و بابت صدري وزفريناوي يان جي گرم كرنا شقاميت نافدانا بيتن حتى هندك شكاية ديجي الهرم بنكرن ملف غازي بتلفاندن بله بەڵێ دێمەوە خزمەتان کاک دکتۆر دێمەوە خزمەتان بەڵێ کاک دکتۆر بڕیار سەبارەت بە ئەمڕۆ کاردانەوە هەبوو بنومنە سەرۆکی پارتی باسی لەوە کردبوو کە ئەم دادگای وەکو دادگای سەردەمی شۆڕشە ئەم کارداوانانەوانە پەیوەندەکانی هەرێم ئاڵۆز دەکەن یاخود ئەوەش کە ئیتیفاقی سیاسی کرابوو لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە ئێستا پارەکە نهاتووە گرفت بۆ ئەو هاوپەیمانێتیش دروست ناکە لە ناو خۆیاندا تەسەوور ناکەین ئێسبار بە بڕیارەکەیەوە
بە یاسایی دەزانن چکانێک جیاتێکی زۆر هەیە بۆ نمونە محکمەی دادگای فیدراڵیەوە بەڵێ محکمەی اتحادی ئەتوانم بڵێم هەموو لایەنەکان ئێستا دوژمنی محکمەی اتحادین بە ئیتاری تەنسیقیەوە بە سەدرەوە لە مودەی ڕابردوو بە حکوومەتی عێراقیەوە بە حکوومەتی هەرێمەوە بە پارتی دیموکراتەوە باشە ئەی خۆتان ئەمە قسەمان لەسەر محکمەی اتحادی تا کوێستە نەکردووە دقەتی یابێت جەنابە محکمەی اتحادی لە کاتی هەڵبژاردنەکان نتایجی هەڵبژاردنەکانی قبول کرد وتی ئەم نەتیجانەی کە هەڵبژاردن هاتووە تەواو و ئەمانەی کە دەرچوون دەبنە ئەندام پەرلەمان و واتە نەتیجەی قبولکردنی نەتیجەی هەڵبژاردن دوای سکاڵەکان یەکلای کردەوە وتی تەواو هەڵبژاردنەکە کراوە ئەنجامەکانی بێ قبول کرێ ئیتاری تەنسیقی ئەو کاتەی کە پێکات بوو لە هەموو لایەنەکان جگە لایەنە شیعەکان بێجگە لە سەدری دژی ئەم قەراری محکمەی اتحادی بوون و قسەیان زۆر لەسەر محکمەی اتحادی کرد باشە دوای ئەوە حکومەت با بڵێن پەرلەمان تشکیل کرا و قسە لەسەرەوە کرا بۆ پێکەنانی حکومەت و با بڵێن کاندیدەکان دیاری کرا کاندیدی پارتی دیموکرات دوور خرایەوە پارتی دیموکرات قسەی لەسەر محکمەی اتحادی کرد دواتر بۆ پێکەنانی یا دیاریکردنی جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ثلثی زامن بە شەرحێکی ئەو یاسای هەڵبژاردننی سەرۆک کۆماری کرد کە مەفروزەیەک لەسەر سێ با بڵێن ئەو ثلثە وجودی هەبێت ئەو کاتە ڕۆتی سەدر قسەی لەسەر محکمەی اتحادی کرد باشە دواتر شکاتەکانی یەکلاکردنەوەی شکاتەکان یا با بڵێن مەوزوعی مەلەفی نەوت کە لە دژی حکومەتی هەرێم جوڵێنراو و یەکلا کرایەوە حکومەتی هەرێم دژی محکمەی اتحادی واتە ئیتاری تەنسیقی لە مووقفێکە مووقفی دوای هەڵبژاردن دژی محکمەی اتحادی بوو ڕوتی سەدر دوای شەرحی یاسای هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە ئەو کاتە نەیانتوانێت تێپەڕێن دژی محکمەی اتحادی بوو پارتی دیموکرات لە یەکلاکردنەوەی لە دوورخستنەوەی کاندیدەکانە دژی بوو حکومەتی هەرێم لە مەوزوعی نوتە لە مودەی ڕابردووە دژی بووە ئەتوانین بڵین محکمەی اتحادی وا کاری نەکردووە بەدڵی لایەنێک و دژی لایەنێکە بەڵکو کە قەرارەکانی یاوە بەڵکو قەرارەکانی کە یاوە هەر جاری و لە با بڵین لە بەرژەوەندی لایەنێکی سیاسی داوە و بەم جارەشەوە بە هەمان شێوە کە قسەی لەسەرەکرێت ڕاستە وەکو ئەمە ینی ئەم قەرارەی کە یاوێتی محکمەی اتحادی قەرارەکەی لە دژی ئەتوانین بڵین بەرژەوەندی کوردنیە و وەکو لایەنە سیاسی کوردیەکان هەمومان زۆرمان پێ ناخۆشە بەڵام لێرە دوو ڕێگە هەیە یەکەمیان گەندەڵی و یا با بڵێن خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکان لایەن حکومەتی هەرێم و لایەن حکومەتی عێراقشەوە ئێمە نەکەوینە ئەوەی کە تەنها هەموو لۆمەکە بخێنە سەر حکومەتی هەرێم حکومەتی عێراقی بە حکومەتێکی زۆر تەکنۆکرات و پرۆفشناڵ و بێگەندەڵی لە قەڵەم بین بەعکسەوە چەندێک حکومەتی هەرێم تاوانبارە دوو هێندە ڕێگەکەوتنێکی گشتگیر بەدە لە ڕێگنەکەوتنی گشتگیر یعنی ناکرێت لە مودەی ڕابردووە کە حکومەتی عێراقی هەموو جارێت ئەم کارتی فشارە دژی هاوڵاتیانی هەرێم بەکارهێنێت ئەتوانێت لە بەرامبەر ئەوەی کە ئەوان نەوت نانێرن بە ڕێگەی کە فشار بخاتە سەر حکومەتی هەرێم ناکرێت حکومەتی هەرێم قەرارێکە یان قەرارێک جێبەجێ ناکە هەموو هاوڵاتیانەکەی هەموو جارێ باجەکەی بن ئەتوانێت بە تایبەت لە مۆزوعی ئەو بابەتانی کە پەیوەندی بە یا بابەتی اتحادین لە مۆزوعی جوازی هاوڵاتیان یا جوازی دیبلۆماسی ئەوانی کە مەسئولین لەناو حکومەتە لە مۆزوعی سەروەت و سامانی ئەوانی کە مەسئولین لەناو حکومەتی هەرێمە و بەرپرسی یەکەم لەناو حکومەتی هەرێمە بۆ ڕێگانە فشار بکە لە مودەی ڕابردووە یەکێک لە هەنگاوە جوانەکان ئەوە بوو کە شەریکاتە نەوتیەکانیان ئاگادار کردەوە کە لەگەڵ حکومەتە تعامل نەکەن ئەتوان ڕێگەی نێودوڵەتی بەکاربێن کە لەگەڵ حکومەتی هەرێما تعامل نەکەن ئەتوان ڕێگەکان وەکو چۆن حکومەت ناینێرێ ئەوانیش بۆ چۆنەڵی هێرشەکە بگەڕێنەوە بۆ سەر حکومەت و ڕێگەکان لە حکومەتی هەرێم دابخەن نەک موچە و پێویستی ژیانی هاوڵاتیان بکەن بە مەلەفێک هەموو جارێ بەرزیکەنەوە و قوربانی سەرەکی هەموو جارێ هاوڵاتیانی هەم جارە ئێستا چارەسەرەکەتی ئەوەیە کە لە پرۆژە یاسای بودجە ڕێککەوتنێکی یاسایی لە چوارچێوەی یاساکەدا یاسای بودجەدا بکرێ بۆ یەم کێشەی دروست نەبێ ڕێککەوتن کراوە ڕێککەوتنی یاسایەکە نەکراوە ڕێککەوتنی یاسایەکە هەموو جارێ ڕێککەوتن لە یاسای بودجەی 2022 نەبوو بۆ نمونە 21 کراوە ناردنی بەهای 250,000 بەرمی نوێی داهاتە فدراڵیەکان ئەوە کراوە ڕێککەوتنەکە کراوە بەس جێبەجێ نەکراوە نووسینەوەی کراوە لەسەر قەڵەم وەرەقە هەیە کە حکومەت مەفروزە و لەسەر شانێتی کە 250,000 بەرمیل کە ڕۆژانە تەسلیم کات بە حکومەتی عێراقی قیمەتەکەی بەڵێ بە سعری سۆم باشە بەڵام جێبەجێ نەکردووە خۆ ئێمە لە مودەی ڕابردووە کە ئوترا ینی کە
وتمانەمانوێ مەلەفی غاز وەکو یەکێتی نیشتیمانیم قسەی زۆر کراوە کە زۆرێک هاوڵاتی وتمانە مەلەفی غاز نامانوێت بە هەمان دەردی مەلەفی نەوتا بڕوە بۆچی لەبەرەوەی نامانوێت ئەمەی کە ئێستا هەیە دووبارە بێتەوە لە مۆزوعی غازە بۆچی پێداگریکی زۆرمان لەسەر یاسای نەوت و غاز کردووە لە عێراقا ئەگەر یاسای نەوت و غاز کاری لەسەر بکرێت و جێبەجێ بکرێت کە یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی بەرنامەی کاری حکومەتی نوێی بڵێن حکومەتی سوودانی کە لە ماوەی 3 بۆ 7 مانگ مەفروض بوو جێبەجێ بکرێت و مەفروضە تا کوێستش مدەکەی ماوە ئەمە ئەتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات و جارێکی کەم موچەی هاوڵاتیان نەبێت بە کارتی فشار کە حکومەتی عێراقی بتوانێت بەکاری بێنێتەوە ئەگەر ئەمانە ئێمە بتوانین وەکوتم یاسای نەوت و گاز جێبەجێ بکرێت ئەو کاتە ناش پێویستیش ناکات شاندێک بێت شاندەکە سەردان بکەون دووسێ ڕۆژ کۆ بنەوە کاتێک کە بزانن دەستکەوتێک نزیکە بەڕێ سەرۆکی حکومەت خۆی بچێت سەردان بکە بۆی دەستکەوتەکە بێنرێت ئەمانە لای هاوڵاتیان هێواش ئاشکرا بووە و ئەوە تا دوای سکاڵاکانیش محکەمەی اتحادی زۆر بەڕوونی ینی شەرحێکی زۆر ینی ناخۆشە کە ئەم شەرحابی کە شەرحێکی ئەلفوبێی سەرەتایی ئەکات بۆ حکومەتی عراقیش و بە هەمان کات لە هەمان کاتچە ئاڕاستی حکومەتی هەرێمی شەر ینی پوختەکەی چی ئەمڕۆیەوەی کە بۆن منە زۆر شەرحێکی سەرەتایی کاتەڵێ پەرلەمان ئەرکی یاسادانانە و یاساکانیش دوای ئەوە حکومەت جێبەجێ ئەکات حکومەت ئەرکی جێبەجێکردنە ناتوانێت ئیبداعی شتێک بکات ئەگەر یاسایی بکات ناتوانێت بە کوردێکی ناتوانێت یاسایە کە وجودی نەبێت لە خۆیوە جێبەجێ بکە و یاسایەکیش کە وجودی هەبوو ئەبێت جێبەجێ بکرێت لەلایەن هەردوو تەرەفۆ ئەو کاتە ئەویش دەتوانێت ئەو ئەرکی کە لەسەر شانی دیکە نردنێک پارەکەیە جێبەجێ بکات. سوپاس دەکەم کاک دکتۆر جەمال سەبارەت بە پرۆژە یاسای بودجەی 2023 دوای ئەمە بڵێن دواکەوتنی بۆ پەرلەمان زیاتر نابێ یاخود پێشبینی خۆت ینی ئەمجاری ڕێکەوتنێکی گشتگیر دەکرێت پێ دوایە کە ساڵانی ڕابردوو بڵێن جێبەجێ نەکراوە لە بینی هەرێم و بەغداد تەسلیمکردنی نەوتەکە بێ نیوەی داهاتە ئیتحادیەکان بێت. بەڵێ پێش بەرسڤاوێ پرسیارێ بدەم بەس پرسیارێکە هەیە سزانم کاتە دەیکە یان نە بەس یافەرە بێتەکردن ڕەنگڤەدانە وێ بڕیارە محکەمە ئیتحادی دێ چ بیتن طبعا سێ ڕەنگڤەدانێت سەرەکیت هەین یایەکێ نەبەس ئەڤەیە کۆ ئەف 400 ملیارە هاتنە ڕاوستاندن احتیمالە بئەثەر ڕەجعی داخواز بێتەکردن هەندی 200 ملیارێت هاتینەدان هەمینەت یاسایی بنوەڤە دێ گران سەر حکمەتە هەرێمێتە ڕاوستاندن یا دوێ دەرگەهل هیچ ڕێککەفتنەکە دیاوسا گرت معناوێ هەرێم یا نەچارەیەکیش دوایە یان دێ پابند بیت یان پابند نابیت و هیچ بۆیش بەغدا نایەتن ئەڤە یا دوێ یاسیە ئەف 400 ملیارە یان 200 ملیار مانگانە ئێکشوان خاڵێت ڕێککەفتنە پێکینانە حکوومەتێ بوون معناوێ هەندی خاڵێت مە ڕێککەفتن کرێ کۆ ئەم کورد بەشدار بۆی دفێ حکمەتێدا احتمالا gelek şwan yani hosa bêne yani iflîçkirin ku hiç tiştek pêve neêtin û eslê itîfaqa me an rêkeftina me ev bûye lewa ya fere hikûmet pêda çû efwan hikûmeta herêmê û lanên siyasiyet beşdaret hikûmeta Bexdada pêda çûnekê wan rêkeftina da bikin û sehkenê çi tiştê yasayî têda heye تبني بكن وشت اشتياساي تدانينا داخازا تعويزاي بكن بونمونا افا بشكت ويركفتنا سياسي دا يا لان سياسي تشوينت ناف حكومته عراق دا اذا نفرك افا هاتا راوستاندن وما اتفاقيه كري افا بتدان معناوي حكومته بغداد فيتن بري رشنفيسي بوجا يا عراق بنيريتا برلماني بو هرمي 200 مليار دي فريك كفتنيل بن هر ناوكي هي بكتت بشي هرمي دا افتشتا چونکو ڕێککەفتنە هاتیەکردن ئەگەر ڕاست بیتن ڕێککەفتن سەر هەندێک مافا هاتیەکردنوان بینین ئەvە مافێمەیە بابەتی بودجێ حتانوکە یل لجنە فرعیە ئەنجومەنی وەزیران پێکی نایب سەرپەرشتیە سەرۆک وەزیر و جێگیرێوی بەڕێز محەممەد تەمیم وەزیرێ پلاندانانێ حتانوکە یەدوێ لجنێدا نەدەرکەفتیە یعنی نەهاتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران دەنگیل سەر بدەتن و پنێرن بۆ پەرلەمانی بەڵێ بەڵێ بەس وەکو پێشبینی خۆت چییە بۆ پێ دوام ساڵی ڕێکەوتنێکی گشتگیر دەکرێت بۆی هەموو جار ئەمە دووبارە نەبێتەوە بۆنم لە 2022 بوو بورە 4200 ملیارەکە بێت ینی بۆ ڕێکەوتنێکی گشتگیر بکرێت
یعنی بەڕێز لە لیژنەی دارایی ئەزمونت هەیە ڕێکەوتنە گشتگیر و بنەڕاتیەکە چییە بۆ نمونەکە بکرێت لە 2023 يعني بديتنا من فيتن حكومتها هرمي برافي آراستي وبچيتو حكومتها بغداجي همان كادا برافي آراستي وبچيتن بشي هرمي بجا هرمي دو بشن بشكي هي بحولاتي وگريداي بشكي هي بحكومتي وگريداي او بشي بحولاتي وگريداي فيد بيتا جدا كرن شوي بشي حكومتي و هر گاوکا حکومت هرمی پابند نبو نابیتن حوالاتی ببیتا قربان نپابند بو نا حکومتی از تو چپ کین اگر حکومت هرمی پابند نبیتن یعنی ام حس کین پابند بیتن و ما اذا خاص جيكري رسمي جيكو بابند بيتن و وقف كيجيت خلال كانال هوادا ام بيجيني بو هوا باشتره اش ناحيه ابوري و اگر تو بجماره حساب كي بوتا باشتره تو بابند بالقلب بغدا بس اگر بابند نبو بوچی قربانی حوالاتی بیتن نکو حکمت بیتن لوا بجوید بیتا دابش کرن بشکی های یه گریدای بحکومتی و بودام دزگید حکومتی چید بو پروژه حکومتی چید یه گریدای بحکومتی و بشکی دیه های یه گریدای بحوالاتی و اوه حوالاتی بهیچ رنگی کی نایت راوستاندن بونمونه داعش هات میسل داگیر کر بجا خلق میسل بو میسل چو وکی داعش السرسري خلقي مثل يانا يعني موچه فرمان بريت وان بوچو يانا درمان وان بوچو يانا بشواي خوراكي بوچو يانا بله بوچو بوچی بوچو چون که ویب خلقی و گریدایا او نیب سلطه و گریدایا بش دام و دزگه حکومت یت میسل نچو چون که داعش هاتیه بویا دام و دزگه بس افدینه ام نابجین یعنی همان رفتاره بس ام بجین بجا ما افد بیتا دابش کرن دو بشه که هی حکمت و گریدای هر گاوکا حکومت هرم پابند نبو او بش بیتا راوستاندن یه گریدای حکومت و او بخلکی و گریدای پار جوتیارانه بطاقه تموینیه درمانه تنمیت الاقالیمه موچت فرمانبرانه اف دعم فلاحيه يعني اف تشتدي همي فيتنيت الراوستاندن چونكو هاولاتي چه علاقات ململانا سياسياتنا بين دو حكومه دانينه باشا باكورتي دكتور دوای ديمو خدمتش بس اگر بونم ل 2023 رکوتنگی گشتگیر کن پیشبینی خود چن ماگانه چن تریلیون دیت کوی سالکه چند باکورتی دوای ديمو خدمت بالا يعني برسفاتا بدا ميان بالا فرمو يعني ام دميني تنسر كاد چجوري ركفتني تكرن بابت 250,000 برميلايا يان بابت رادسكرنا همي غازيه طبعا دو فرقت قال كي جوازت هين وكي بحسي 250,000 تكرن معناوي دل ديفوان 250,000 ابو هرميتن حكر خل ديفوان تنجي بيتن طبعا فروتنا غازي بسعرها هرمي وسعرها بغدا دو جوازيت قالكت مزنت هين يا ايكي جورة عقد الهرمي هين او همي فتن يان خدانت وان عقدا بچن قال بغدا بريكفن وهكال قال وان بريكفتن ديش جورة عقدا همي دينا جوهرين وديت بو حكمتها هرمي جي باشا بينا جوهرين وبو حكمتها بغدا جي دي بتر داهاتتن يا دوي دمينتن دهمي الرادسكي ياند بشكل رادسكي طبعا اگر دهمي الرادسكر وقف كيفتن او بجابو هرمت دادانان دو جارا هنديوه بيتن او وكي تو 250,000 بتن الرادسكي باشا تريليونيك دي اگر هم رادسكن تريليونيك دينار دكتور مانگانا بله دي زيادتر ديتن بله دي زيادتر ديتن چونكو بحثي چند دي هي وقف كي بجا عراقي بحثي سرو 220 تريليون دينار هي هندك حتى بحثي 200 يعني 45 تريليونات كتن تو 14 صدي في 200 تريليون بكي 14 صدي يعني دو جارة هنديتن يعني هر 100 تريليونا اما فروز او 14 صديات بيتن اگر ام بيجين ديت حاكمه وسيادي دي جراكن يت سيادي يعني بكيمي دبو ما 15 حتى 20 تريليون دبو مش ببودجين اگر هرم دهات تخو وكي هر بارزگاه كادي هم يار دسكتن سپاس دكم دوای لسر دلارش قصه دكين ديمو ولاتان بلا بينراني بريس ناو بريش كورتو دينو ولاتان لقل مامين
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ، جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن. کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسیلێ ئەزانی هەمیانێکە خۆش هەر بژی جپسینینی دامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر دەسەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر بڕیار حکومەتی هەرێمیش ڕاگەنراوێکی بڵاو کردێتەوە بەنای حکومەتی هەرێمەوە دژی بڕیارەکەی دادگای فیدراڵیە دەڵێمە دژی پێکێنانی کابینی نوێی حکومەتی عێراق و ڕێکەوتنە سیاسەکەی و دەڵێمە ڕەتی دەکەینەوە و بە دادگایکی دەڵێ و دادگای لەسەر بنەمای دەستور پێک نەهاتەوە و اینجا داوای لە عێراق دەکەنە چێتە ژێرباری ئەو بڕیارەی کە دەرکراوە. خوێندنەوەت بۆ چێ بۆ پەیامی حکومەتی هەرێم؟ وڵای ئێمە پێمان وایە حکومەتی هەرێم مەفروزە چۆنڵی کێشەیەکمان هەیە ئایا ئەمانوێت لە ڕێگەوە چارەسەری کێشەکە بکەین یان ئەمانوێت تەنها چۆنڵی ڕووپۆشی کەین باشە یان ینی ئێمە کێشەی ئێمە کێشەی ئەو علاقاتەیان پابند نەبوونی حکومەتی هەرێمە بە ئیتیفاقەکانەوە وەکو وتمان حکومەتی هەرێم خەلەلی هەیە حکومەتی عێراق لەوانەیە دەهێندە خەلەلیە بێ ئەو گەندەڵی و ئەو فەسادی کە لە حکومەتی عێراقا ئێمە لە مودەی ئەم ساڵەیە تێبینیمان کردووە لە هەموو وەزارەتەکانە بێوێنەیە تاکو ئێستا نەمان بینیوە باشە بەڵام ئەم بابەتە بابەتێکە پەیوەندی هەیە بۆی کە حکومەتی هەرێم ئەو ڕێککەوتنە جێبەجێ بکەیان جێبەجێ نەکە وەکو وتم قسە لە مودەی ڕابردووە لەسەر محکمەی ئیتحادی یان فیدراڵی زۆر بووە قسە لەسەرەوە کراوەکە وەکو وتم ئیتاری تەنسیقی ڕۆتی سەدر پارتی حکومەتی هەرێم سنەکان 2020 هەردووکیان دەنگیان پێنەدا بەم یاسانوەیەکە کە هەردووکیان دەنگیان پێدا خۆ بە دادگای فیدراڵی دوو نوێنەریان لە دادگای فیدراڵی هەیە ئەمێ ئیزافەتەن بۆ ئەوانە قسەکەم لەسەرەوەی منیش محکمەی اتحادی قرارەکەی یاوە و شەرحێکی کردووە بۆچی ئەم قرارە یان بۆچی ئەم ڕێگەی کە حکومەتی عێراقی گرتوێتە بەر نادەستوریە و شەرحەکەشی زۆر ڕوونە ڕاستە زۆر بە تەفاسیلەوە باسی کردووە کە بەڵێ لەگەڵ ئەویان کە موچەی هاوڵاتیان نەکرێتە قوربانی بەڵام ئەم قرارێکی نادەستوریە لە بەروی حکومەتی هەرێم نەیناردووە حکومەتی هەرێم لەم لێستایە ئەتوانێت دوو قرار بە باشە یەکەمیان نکۆڵیکردنی قرارەکانی محکمەی اتحادی و ڕۆیشتنە لەسەر هەمان ڕێتم کە هاوڵاتیان بوونەتە قوربانی کە بودجێ هەرێم بۆتە قوربانی کە موچەی هاوڵاتیان نییە کە دامەزرانن چەند ساڵە نیە کە بینین هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەڕوات لە سای ئەم سیاستەوە ئەتوان لەسەر ئەم سیاستە بەردەوام بێ محکمەی قرارەکانی محکمەی اتحادی با بڵێن بڵێ بە نایاسایی لە قەڵەمی بات هەوڵبا لە ڕێگەی حکومەتی عێراقی و هەرچۆنێک بێت ئەو پارە بنێرێت بەڵام ئەمە چارەسەری کێشەکە نییە ئەمە موسەکینێکە لەوانەیە سەر بگرێت لەوانەیە ئازارەکە کەم کاتۆم و دیکی زەمەنی
لەوانەشی ئەسڵەن هەرکەمی نەکات و حکوومەتی عراقی هەرخۆی لەوە نەیات و نەیوێرێت ئەمە کە احتیمال لە سەدا 90ەکەوەی کار نێنێت. باش ڕێگەی دووەم ئەوەیە حکوومەتی هەرێم لەو واقعا تێبگات و لەو خەیاڵە بێتە دەرەوە کە نکۆڵیکردنی قرارەکانی محکەمەی اتحادی و لەوە تێبگات کە ئیتیفاقیەک و بە تایبەتی یاسای بودجە کە ڕێکەوتنی لەسەرەکرێت بەوە چارەسەر نابێت بڵێ یاساکە جێبەجێ ناکەم ڕێکەوتنەکە جێبەجێ ناکەم بەڵام 3 مانگ جارە وەفدێکە نێرم وەفدەکە دانوستان بکەن بەشکم بەرهەمێکی هەبێ یانەی بێ ئەمە چارەسەر نییە چارەسەرەوەیە پابندبوون بەو ڕێکەوتنانی کە هەیە لەگەڵ حکوومەتی عراقی شمانیش بۆ لە ماوەڕابردوو فشاری نەکردووە بۆی کە ڕێکەوتنێکی گشتگیر بکرێ خۆیەوەی کە لە ڕابردووش کراوە هەر سەرۆکی وەفدەکە خوبات تاڵبانی ڕۆژبووەوەتەوەیە بۆچی هەوڵین داوە ڕێکەوتنێکی گشتگیر بکرێ یاخود دوای ئەم ناکۆکیانەوە دەکەن فشار دەکەن ڕێکەوتنێکی گشتگیر دروست بکرێت پێت وایە ئەم مدەی زەمەنیەکی یەکێتی نیشتیمانی بە درێژای مدەی زەمەنی جاریوایە کە ئەوترێت ناکۆکی لەگەڵ پارتی هەرگیز ڕێک نابێت هۆکارەکەی چییە؟ ینی مدەیەکی زەمەنی دوور و درێژە کە ئەوترێت مۆزوعی نەوت يعني ئەمەی کە پێشتر بە نمونە بۆ جەناب باسکرد وتمانە مۆزوعی غاز نامانەوێت بە دەردی نەوتا بێت وتمانە ئەگەر غازەکە بە دەردی نەوتەکە نەبرێت چی لەبەرەوەی کە ئێستا نەوتەکە و سەلاحەتیەوە تا نەبوو عێراق نێردرێت کە موچەی هاوڵاتیانی پێبات و ئەش فرۆشترێت هەر موچەی هاوڵاتیانی پێ نایرێت چاوەڕێی بەغاکرێت ئەمە ئەوەیە کاڵێ چی لە غازەکە بکەن و خۆتە ئەمامانەوێت بە یاپی یاسای نەوت و غاز ڕێکی بکەینەوە وا بکەین کە موچەی هاوڵاتیان و زامنی خزم ئەو تەنمی ئەقالیم و خزمەتی پارێزگاکان و موچەی پارێزگاکان ئەو غازە ببێت بە کەرەستەیەک بۆ خزمەتکردن نەک بۆ وێرانکردنی ماڵی هاوڵاتیانی کوردستان ئەمە بەس ئەوەیەوە ئاراسەی من شتێکم خوێندەوە زانای ڕۆژنامی گوایە پارتی دەوێت لە ڕێگەی تورکیاوە غازەکە نادای بکرێت چونکە ئێستا لە 150 بڵین پیاویستنیان خۆش پڕ ناکاتەوە غازەکە جارێ بەزگای ناردە بکرێت ئێوە دەتانەوێت لە ڕێگەی عێراقەوە بکرێت وایە دروستە؟ ئەزانێ ئەم بابەتە ئەمە شتێک نییە بۆ نەمە بڵێ ئیتیفاقی لەگەڵ ئەم دەوڵەتیانەوە ئێمە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵ باشە و دەستورێکمان هەیە دەستورەکە هەموو عێراقەگرێتەوە بە هەرێمی کوردستانیشەوە باش و لە ناو دەستورە لە زۆر خاڵە ئاماژە بە ئەو بەرگە دەستوریانەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە کە کۆمەڵێک لە زمنی ئامادەی 140 کۆمەڵێک لە ظروفێک کاتەمان ئەو دەستورە نووسراوەتەوە کە لە بەرژەوەندی کورد نووسراوەتەوە یان چەندی جار قسە لەسەرەوە کراوە بۆ هەموارکردنەوەی دەستور کە ناتوانن بیکەن چونکە ئەو نە معقدەت هەموارکردنەوەکەی کە دەنگی پێویست نایەنێ بۆ هەموارکردنەوە و بەوەی کە لە بەرژەوەندی کورد نووسراوەتەوە کۆمەڵێ بڕگەیتیایە بە تایبەتی لە مۆزوعی بودجەیە کە گەڕێنەوە بۆ ئەمەی کە ئێستا باسمان کرد کە مەفروزە ناکرێت حکوومەتی هەرێم بە تەواوەتی خۆی لێبێبەری بکات چاوەڕێی موچە بکات و چاوەڕێی بودجە بکات لە حکوومەتی عێراق و چاوەڕێی خزمەتگوزاریەکان بکات و بەڵام ئەوەی کە لەسەرێتی جێبەجێ نەکات مۆزوعی مەلەفی نەوت کە جناب باسیەکەی لە مودەی ڕابردوو بۆ غازەکە هیچ و توێژێکی فەرمی لەلایەن کێتی نیشتیمانی و بەغدا کراون سەر غازەکە دانیشتەکان بەردەوامە و سیاسەتی یەکێتی بۆ نەوت و غاز ئەوە نییە کە بۆ نمونە بڵێن ئێمە پەیوەندیمان بە نەوتەوە نییە و مەلەفی غازەکە لایم نا ئەمە دوجار هەرێمی کوردستانە ئەگەر زۆنی زەربیان زۆنی سۆز بێن بابەتێکی ترە بەڵام وەکو مێنتاڵەتی یا با بڵین وەکو بیرکردنەوەی حزبی یەکێتی ئەوەیە مۆزوعی مەلەفی نەوت و غاز وازی لێ ناهێنرێت و ئەبێت بە شێوەیەک بێت لە چوارچێوەی یاسای نەوت و غازا بێت و ئەو یاسای نەوت و غازە بە شێوەیەک بێت لە خزمەتی هاوڵاتیان لە مودەی ڕابردوو لەسەر یاسای نەوت و پرۆژە یاساکە کراوە پرۆژە یاسای نەوت و غاز لەم کابینە هیچی لەسەر کراوە یەک دوو جار وەکو عام مناقشەی کراوە مەفروزە لە ماوەی 3 بۆ 7 مانگە ئەمە بەپی کارنامەکەی سەرۆکی حکوومەتی عێراق بەڕێ سوودانی کە مەفروز لە ماوەی 3 بۆ 7 مانگە ئەم کارنامە بێتە ناو پەرلەمان و کاری لەسەر بکرێت باڵێ دوای دێمەوە خزمەتان کاک دکتۆر جەمال سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی دواتر لەسەر دۆلارەکەش پرسیار لێ دەکەم بەڕێزت پێشتر لە لیژنەی دارایی بووی و ئەزمونتانەیە بڕیارەکانی دادگای فیدراڵی بڵێن بەم بڕیارەکەی ئەمڕۆوە ئەوە 6 بڕیار دەرچێ بڕیاری نەوت و غاز بوو هەڵوەشانەوە یاسای نەوت و غاز مادەیەکی یاسای کۆمیسیۆن نەبوو مادەیەکی یاسای وەزارەتی خوێندنی باڵا هەبوو مادەیەکی یاسای باری کەسێتیە بوو ئەوە یاسای خانەنشینی هەبوو بڵێن ئەمڕۆژ ئەوەی 200 ملیارەکە سی مانگ ئەوەی بەشە خۆراکی مانگانایە کە حکوومەتێنێن پارەکەی نەگەڕاوەتەوە سیوێکی مانگ ئەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان هەیە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو بڕیارانە بکرێت ڕەت بکرێنەوە گفتوگویان لەسەر بکرێت چی بکرێت ما دوو بژاردەیەت هەین یا سیێنینە یان دێ ڕەتکەین یان ژی دێ گفتوگۆیەکەین ڕەتکردناوێ دیتەنا من هەمی تشتی ڕەتکەی حەلنینە بێتن
یاسای بێتە یعنی بەحەس کردن دیتنا من جۆرەکە یاسایی geleka fere herêm çêketin hindek keset pispor bin dibwarê distûrê Iraqê da û yasayê da wekî dadgeha federalî bîtin yani li wî astî bîtin û li herêmê her yasayeka herêmê danîtin twê jûrê re derbas bîtin her yasayeka li Bexdatê te behs kirin بچیتە wê jûrê û ew jor têbîniyet xwe bidete endamê yet Kurd li Bexda û her careka wisa arîşeyek jî hebîtin ne em wek parlamentar yan siyasiyekîş layê xwe ve yan êkil dezgehê ragihandinê reddawa biket belku yasa vêtin beramber wê yasa bax vêtin û behez biketin dîtina min ev çêkirina vê jûrê tiştekî gelekî muhim me astekê bilind şolawe bes ew yasa bin ev herêmê derdkevin yasayî bin guncayî bin gel distûrê Iraqê û yasayê Iraqê evêt ku li ser herêmê tatbîq bin û wekî dî me gotî ku yasayê Iraqê derdkevin ew jî her biçine wê matbexê û li wêrê ya bên li ser yasayê herêmê û li gel hindê jî eger carekê wisa biryarek ji dadgeha federalî derkevît ev jûra çêkirina wê geleka muhîme bîtiram. باشە ئەی سەبارەت بە نرخی دۆلارەکە لە دوو ڕۆژی ڕابردوو گۆڕینی پارێزگاری بانکی ناوەندی شەبوو علی علاق دووبارە بۆتەوە پارێزگاری بانکی ناوەندی مەسەلەی دۆلارەکە ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە کاتی دەوێت بدیتنا من چارەسەریاوێ نەتگۆڕینە بەرپرسێ بانکا مرکزیە ئەو ئێکیش خاڵانە هەندێک وسای هەزر کردی کۆ ئەگەر شخصێکی بقوت بێتە یان شارەزا بێتە بانکا فدرالی ئەن بانکا مرکزیە عێراقی دێ دۆلاری ئینتەخارێ حالەتێ ما فەرقەش حالەتێ رووسیا و ئۆکرانیا کۆ سەرۆک وەزیرێ رووسیا چۆی ژنێکی نای یا خەبیرە دێ چاوە خۆش ئەزماینتە دەرێ مال vêrê ezme me ne ezmeka navxweyî heye û me ne ezmek heye gel dewleteka dewroberê me ku meş qeyranê bû me lê bigeriyeet mirovekê şareza bîtin sistemekê hey ya alemiye hemî dewletê dinyayê teamilê bi dolarî dikin ser pirêve çend bijnê Swift besatat ew e her dolarekê li vîn pê tê tekirin ji derve bo şinavda yan şinavda bêto biçîtin yan jî şinavda bo derve biçîtin fêtin Amerîka û Ewropa herê ku emla xwe bizanîtin ji kî ve hatiye bo çi çûye ji devkê hatiye çû hetkî ji destî da û ji ber çi ev li vînê pê hatiye kirin evel dinyayê xirêya hey Iraq hetanû ket fewzayekê de dijiya Amerîka biryara day ku Iraqê bêxte ser sikkê û bête nav civakê dewlî da bes tu dizanî me li Iraqê du corêt îradayê hene îradayeka hey hesket fewza bît da dizî hebît da milîşyat hebin da يعني خراب كرن هبيد دا حتى ديمايكي ما إرادة كادية هاي حسكتن عراقش في طنقة في در كفيت بتشيتات ناف مجتمع دولي دا ببيت دولتك تيرول لب ديمايك بتن جندلية حدك بو بيتا دانان يعني دولتك سيستماتيك بيتا آفا كرن شرد ناف بينا فان هردو إرادة دا كيش دي بسر كفيتن هردو بقوتن شلاكي فوها أمريكايا و زلهسترين دولة الدنيا وشلاي ديجي فا أفي ديجي دولة تراخورية عراقي الجل سياسية عراقي تقريبا زورينا أفيد بجدار السلطة دا يلقال في فوزاي بمينيتون چون كنت مستفيدا كيش إرادة دي بسر كفيد أهوي قف كيام دي شين بيجين دي كنجي أف قيرانة بدي ماهيكتا باشا بازوكو كات بيدواك چندخانه و پرسا سودانی دەچێ بۆ ئەمریکا وە خواست هەیە لە ماوەیەکی کەمدا ئەو سیستەمێک کە بەڕێزوتت بانکی مرکزی بە شێوێ بچێتە سەر سیستەمی سویفت و هەموو حواڵەکان بەم شێوە بێ وە لە ناو خۆدا چاودێری هەبێ بە کورتی بێ سپاسەکەم. دیتنا من سودانی ناچیت بێشتیام دێ سویفتی vêgavkê tatbîqkeyn Sudanî dêçîtin wekilayانên siyasî evet Sudanî danaya wî cihî jê daxwaz kirî ku heta êkî şeş derfetê bidene me û paşî cêbecê bikin
طبعا اوجي بهندي دا بوجابتنو او زورينا بوجاش بلي افيت موشت فرمان برونو اوان يديجي اوجي خرب بنا بروجا بچنا مؤسسات توانو بيتا هريك باش خوببتن وشنيكا بجيب كتن بسيار افيا امريكا دي درفت دتا سوداني اش ايكي شش دس بكتن يان سوداني دي بوندي چيت اگر چو بو ايكي شش دس بكر قلت هر حتى ايكي شش بلا فوزا بمينيتن وقف كده كيف هميات انه دي بودجه دي انه دي زي بريفا بانو دي هرك جدي باش خوجه بتن اگر نه وقف كي سوداني بيتفيا بيت دانشتنا كيلجل سركردت سياسية عراق بكتنو مطرسيا نبها بندبونا عراقي بفي سيستمي بدانتا برچاوت وان بله سپاس دەکەم کاکتۆر لەسەر دۆلاریش بسیار لە جەنام شتێکم بەس سەبارەت بەو سیمان کە سیمانگەر دانیشتێکێ بەڕێز لە ژینەی پیشسازی و خۆراکی لەسەر ئەو پارەی بەشە خۆراکی مانگانە کە لە هاوڵاتیان وەرگیرا و نەگەڕاوەتەوە بۆ بەغدا لە 2004 ئەوە چۆنە ئەوش کێشەیەکی تر نییە کە بۆ هەرێم دروست دەبێت ئەم کێشانەی پەیوەندیدارن بە حکوومەتی هەرێم و جێبەجێنکردنی ینی وەکوتم حکوومەتی عراقی خۆی مخالفەیەکی زۆری هەیە بەڵام کێشەکان لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەوەیە کە ئەم کارتانە دژی هاوڵاتیانی هەرێم بەکارێت نەک دژی ئەوانەی کە بەرپرسن لەناو حکوومەتی هەرێمە لەبەرەوە گرنگە لە واقعە تێبگەین و ئێمەش لەمە دووە کار لەسەرەوە بکەین بە تایبەت لە مەوزوعی بودجێ لە مەوزوعی ڕێکەوتنەکانیان کە لەناو پەرلەمانە وەکو یاسا ئەنووسرێتەوە بە شێوەیەک بێت لەمە دووە ئەوانەی کە بەرپرسن لەناو حکوومەتە ئەمانە بڵێن عقوبەکان لەسەر ئەمان بێن نەک عقوبەکان لەسەر هاوڵاتیان بێن باش وەکو سکاڵاکە وەکو سکاڵا لەسەر بەشە خۆراکەش ئێمە مودێ ڕابردوو قسێکی زۆرمان لەسەر کرد لە مودەیە یاین تەنان سەردانی کۆگاکانی خۆراکمان کرد سەردانی وزارەتی تیجارمان کرد بۆ ئەو کەم و کوڕیانی کە لە بەشە ئاردا هەیان بوو چکە دوو حصەی هەرێمیان خواردواتە مخالفەیەکی زۆر هەیە لەلایەن ئەوانەوە بەرامبەر بە حکوومەتی هەرێم و بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم لە بەرامبەریش حکوومەتی هەرێم ئەو 500 دیناری نەگەڕانوتەوە وەکو یاسایی ئەگەر ئێمە قسە لەسەر یاسایی بکەین بەڵێ مەفروض بوو بگەڕێتەوە و بەڵێنەکانی ئەوانیشەوە بوو کە ئەگەر بگەڕێتەوە ئەو کاتە ئەرکی نقڵکردن ئەرکی ئەو کارمەندانی کە کێشەی ئەویان هەیە ئەرکی با بڵێن موچەی ئەو مۆزەفانە و لەگەڵ ئەو با بڵێن زیادە موچەیەش کە وەریەگرن هەمووی لە ئەستەوەگرن ئەمە قسەی وەزیری تیجارە بوو لەو کاتەیە وەزیری بازرگانی عراق کە ئەگەر ئەو 500 دینارە بگەڕێتەوە ئەگەر ئەو 500 دینار زۆر کاکتۆر لە 2004 تا ئێستا بێگومان ینی تۆ سەریکە لە هەر با بڵێن بەشە خۆراکێکە و 500 دینارەوە بە مودەیەکی زەمەنی زۆرەوە هاوڵاتیانی هەموو کوردستان ئەگرێتەوە چونکە با بڵێن ئەو بتاقی خۆراکە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کردوەوە بێگومان بڕەکەی زۆرە بەڵام لە ئەگەری گەڕانەوەی لەمە دوواش ئەگەر ئەوەش قسە لەسەر ڕابردوو نەکەین بۆ لەمە دووە ئەو کاتە بەشێکی زۆر و کێشانەمان بۆ چارەسەرەکات چونکە لە ئەگەری نەگەڕانەوەی ئەو کێشانە وجودی هەیە و پارەکەش نازانین چی باش کاتم زۆر کەماوکەمتر لە نیخولەکی بازرگانەکانی هەرێم بەڕێز لە ژنەی پیشەسازی ئەوانشی ئەوان پێ ناگات دۆلاری عێراق بە 146,000 کۆبوونەوەمان لەگەڵ خورفە تیجارە کرد لەگەڵ بازرگانەکانی سلێمانی کرد کە ئەتوانین بڵێن نوێنراتی نەک تەنها بازرگانی سلێمانی بەڵکو بازرگانەکانی هەموو هەرێمەگرێتەوە قەرارەکانی ڕئیسی با بڵێن سرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شیع سوودانی قسەی لەسەرەوە بۆ کاڵێم قەرارانەی منیان بۆ هەموو عێراق بۆ کوردستان نییە جیاکردنەوەی کوردستان بە قسەی خۆی بێئاگایە لەوەی کوردستانی لێ جیاکراوەتەوە بۆیە مەفروزە هەموو ئەو قەرارانەی کە دراوە لە دامی بازرگانەکانەوە لەوەی هاوڵاتیان کە لە فڕۆکەخانەکانەوە چۆکم بڕی 5,000 دلار بە سعری سەرف بۆ گۆڕدرێت جگە لەوەی کە دامی شەریکاتەکان و ئاسانکاریانی کە ئەکرێت زیادە مەفروزە هەر هەمووی هەرێمی کوردستانیش بگرێتەوە پێیان نادرێت بۆ تاکو ئێستا بە هەرێمی کوردستان نەدرا هەڵدەرنامە کێشی چارەسەرکەن بێگومانمە کتابمان کردو من لە مودێ ڕابردووە لە حەڤەی یەکیش کتابێکم کرد بە تایبەت بۆ دووشت موادی غەزایی واتە موادی خۆراکی لەگەڵ دەرمان شەریکاتی کە موادی خۆراکی هاوردە ئەەکەن لەگەڵ ئەو شەریکاتانی کە دەرمان هاوردە ئەەکەن وتومە کە ئاسانکاری تاویان بۆ بکرێت لەوەی کە بە سعری سەرف وەری بگرن دۆلار چکە ناکرێت ئەمان ئیشیان بۆستێت نەتوانن دەرمان بێنیان موادی خۆراکی بێن لەبەر گرانی سعری سپاسەکەم زۆر سپاس بۆ دکتۆر بڕیار ڕەشید لە ستۆدیۆ هەروە لە دۆکۆ دکتۆر جەمال کۆچەر سوپاسی ئامادەبوونی بەڕێزیشت دەکەین سوپاس بۆ ئەوەی بینێرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ